سڵاوتان لێبێ خۆشەویستان. ئەمڕۆ 22 مانگی چواری 2020 بەشێک لە مامۆستایان و فەرمانبەران هاتوونەتە سەرشەقام داوای موچەکانیان دەکەن. دەڵێن نزیکەی 5 مانگە هیچ حاڵەتێکی موچە لە هەرێمی کوردستان وەکو تەنز دەیڵێن تۆمار نەکراوە. ئێمە دەمانوێت ئەوان بدوێنین بزانین لەسەر ئەو بەڵێنەی کە حکوومەتی هەرێم زوو دووبارەیە کردەوە دەوێت 30 ڕۆژ جارێک موچە دابەش دەکەم بۆ خاوەنی بەڵێنی خۆی نەبوو. ئەمان کە ئێستا هاتوونەتە ئێرە داواکاریان چییە و چیان دەوێت؟ حکوومەت تا چەند خاوەنی ئەو بەڵێنە بوو کەوتی 30 ڕۆژ جارێک موچە دابەش. جا حکوومەت خاوەنی چ بەڵێنێک؟ هیچ کاتێک خاوەنی بەڵێن نەبووم حکوومەتە. سەرجەم بەڵێنەکانیان درۆ بوون. نەک مەسەلە موچە حکوومەتی هەرێم پابەندی هیچ بەڵێنەکانی نییە. حکوومەت و پەرلەمانم بۆ چییە؟ بەرگەی یەک مانگ قەیران نەگرێت. وەزارەتی دارایی گوناح پێڵن وەزارەتی دارایی. حەقە پێی بڵێن نووسینگەی حەواڵە. حکوومەت لە ڕێگەی وەزیرەکانیەوە زوو بەڵێنی ئەوەی بە خەڵک دەدا کە 30 ڕۆژ جارێ موچە دابەشەکە. تا چەند خاوەنی بەڵێنێک بوون کە خۆیان بە خەڵکیان دەدەن. پێشەکی بە خێراتتان دەکەم. من بە نسبەت خۆمەوە ئەمە بە حکوومەت دانانم. ئەمە دوو دەسەڵاتێکە لە بین دوو بنەماڵەی پارتی و بنەماڵەی یەکێتی. ئەمانە بۆ لەباربردنی ئەم پرۆسەی کەوا بە هەزاران شەهیدی لە پێناودراوە کەوا خۆم یەکێکم لەوانەی کە ئەم لە دروستکردنی ئەم حکوومەتە بەشدار بوومە پێشمەرگە بوومە. بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە نیەتمان بوو بۆ خزمەتکردنی خەڵک ئەمانە نەیان کرد. لە هەمان کاتا من هیچ کاتێ بۆ موچە نایەمە سەرجادە لەبەرەوەی من کاری خۆم هەیە. ئەگەر بەنان و ئاوێک بژێم ئەژێم، بەڵام خەڵک زۆر غەدری لێکراوە، نائەدالەتێکی زۆر هەیە، یاسا نییە، یاسا بەس بەسەر فەقیر و هەژارە تەطبیقەکرێ. کەسانی خۆیان بە ئارەزووی خۆیان نەوتە فرۆشن، ئەوە تا لە گەرمیان لە پەروێزخان ڕۆژانە بە سەدان و بە هەزاران ترێلەی نەوت هاتوچۆەکە. لە هەمان کاتە لە کاتی قەیرانی کۆرۆنا خەڵکیان فریودا بەوەی کەوا کۆرۆنا هەیە بەڵام بەو نسبەتە نییە لە باشووری کوردستان. من بمبەخشە ناتوانم بڵێم حکوومەت لەبەرەوەی حکوومەت نییە، یعنی هیچ ماچێکی حکوومەت بوون لە هەرێمی کوردستانە نییە. ئەوەی کە بەڕێزت پێی دەڵێ حکوومەت هەر لە سەرەتای دروستبوونیەوە هەتاکو ئەوڕۆ پێم وانییە هیچ بەڵێنێکی خۆی بردبێتە سەر. بەردەوام وەکو خەمڕەوێنێک دروشمێکی فرێداوە بۆ خەڵک، پاش ماوەیەکی کەم ڕاستە لەبیر خەڵک نەچۆتەوە، بەڵام ئەوەی کە هەم بەڕێزت هەر پێی دەڵێ حکوومەت بە چەند هۆکارێکی تر ئەو دروشمانەی لەبیر خەڵک بردوێتەوە یان خۆی لێ نەبان کردووە. بۆیە من بە هیچ دروشمێکی ئەوەی کە بەڕێزت پێی دەڵێ حکوومەت دووبارە خۆی حکوومەت نازانێ، ینی هەر کاتێکیشی بە چینێک هەبێ ئەوە خاتە پێشەوە لە موچەیە و ئیتر چینەکانی ترە خاتە دواوە. ئەمە هەر بۆ کاتێکی بۆ وەقتیە، ینی شتێکی ئەوە نییە بڵێ موعدێکی تاسەری بێ. ئەمە شتێکە وەکو حکوومەت وەکو بەرتیل تێگەیشتووە، ینی موچە. ئیشی بە چینی پێشمەرگە هەبوو، پێشمەرگە موچەیە، ئیشی بە چینی کارمەندان هەبوو بە هەمان شێوە. لەبەرەوە بەڵێنەکانی تاسەر نییە و ئێمەش هاتین پشتیوانی لەم خۆم پیشاندانەکەین بۆ ئەوەی کە بەڕاستی مافی خەڵک ئەو هەموو چین و توێژەکانی خەڵک پشتیوانیان لێەکەین. کێشوی هەر ئەساسیەوەی لە هەرێمی کوردستانە بەڕاستی شتێک نێنایە حکوومەت بێ. ئەنی من بۆ بڕوام وایە لە ڕووی زانستیەوە زوڵم نەم موشەیە ئەکرێ. ئەمەی لە هەرێمی کوردستانە هەیە جۆرێکە لە چەتەگەری بە تایبەتی لە ئیدارەدانی داهاتە لە هەرێمی کوردستانە دوو عایلەی سیاسی بە پلەی یەکەم لێ بەرپرسن، ئەویش عایلەی تاڵەبانی و بەرزانیە و هەندێک وردە عایلە و خێزانی سیاسی تر کە تازە پەیابوون ئەمانە لێی مەسئولن. حکوومەت شتێکی زۆر بچووکە، زۆر قەزەمە، زۆر ئیفلیجە لە چاو ئەم دەسەڵاتە بنەماڵی و حیزبی لە هەرێمی کوردستانە هەیە. بۆیە هەموو ئەو قسانی حکوومەت لە ڕابردوو کردوێتی بە ناوی حکوومەتەوە ڕاست دەرنەچووە، لە جێی خۆیان نەبووە.
چونکە ناتوانێت نەپلانی نزیک مەودادانێ نەمام ناونجی نەدرێژخایەن هەمیشە لە دەرەوەی ئەوانەوە لە دەرەوەی ئەو ئیرادەی کە ناوی ئەنجومەنی وەزیرانە ئیرادەیەکی تر هەیە کە ئیرادەی ئەم عایلە سیاسیانەن ئەم دەسەڵاتە جوڵێنێ و کەمترین من ئاگادارم کەمترین داهاتی ئەم هەرێمە ئەچێتە لای وەزیری دارایی بەس بۆ قسەناکە ئەمەیان پەیوەندیدارە بە خۆیەوە بۆیە حکومەتێک ئەبەم جۆرە بێت حیزبێک بنەماڵەیەک چەند عایلێکی سیاسی لە دەرەوە کۆمەڵە چەتە ئاراستەی بکەن هەرگیز ناتوانێت خاوەنی بەڵێنێک بێ بۆ 24 ساعت. وەکوەزانین حکومە زوو بەڵێنەوەیدا کە سێ ڕۆژارێک موچە دابش بکە هەر لە ڕێگەی وەزیر و تەبێژی حکومەت و ئەمانەوە تا چەند خاوەنی ئەو بەڵێنە بوو کە خۆیان بە خەڵکو بە فەرمانبەرانیانەدا. وڵی بە قەنەعەتی من حکومەت هەرگیز بەڵێنی خۆی نەبردۆتە سەر هەرگیز خاوەنی بەڵێنی خۆی نەبووە بە هیچ شێوەیەک و هیچ دەربەسیش نەهاتووە سەبارەت بە موچە خۆرانی خۆی بە فەرمانبەرانی خۆی هیچ ڕۆژێک لە ڕۆژان ئەوەی گرنگ نەبوو بێ بەلایەوە هاوڵاتیەکانی خۆی بووە موچەخۆرەکانی خۆی بووە لە ڕاستیان من قەنەعەتم وایە نەکسی ڕۆژارێ ئێستا بوو بە ئەوە بۆ بانکی پێنجە تا ئێستا موچەی 2020 دابش نەکراوە بەڕاستی یعنی ئەو پەڕی بێبەڵێنی و پێپەیمانیە لەگەڵ هاوڵاتیان و لەگەڵ فەرمانبەران و بەداخەوە بامەستایان دەبووە ئێستا لە هۆڵەکانی خوێندن بوونایە ینی لە خەمی زانست و پەروەردەدا بوونایە بەڵام بەداخەوە ئێستا هاتوونەتە سەر جادا کە سەرەتاییترین ماف داواکان کە ئەمە چەندین ساڵە ئەمە دووبارە دەبێتەوە کە جێی شەرمەزاریە بەڕاستی حکومت خاوەنی خاکی خۆیەتی تا بتوانە خاوەنی قسەی خۆی بێت بەڕێزەکەم ئێمە هاتوونەتە ئێرەوە داوای مافی خۆمانەکەین بەڕاستی ئەمانە بۆ حکومداری ناشن نەک داوای مافی خۆمان بەڕاستی ئەمانە ترەمانە پێویستە واز لە حکومەت بێن واز لە کورسێ بێنن کە ناتوانن وڵات بەڕێوەبەرن بۆچی چونە دەسەر و کورسێ من حکومەت و پەرلەمانم بۆ چییە؟ حکومەت ئێستا کە بەرگەی یەک قەیرانی مانگی بەرگەی یەک مانگ قەیران نەگرێت هێشتا مانگێک نابێ ئەمان پێتان وایە ئێستا پارەی پێویست هەیە بووچە بەڵام دابەشینە ئەی باش ئەوان 29 ساڵە حکومداری ئەم وڵاتن معقولە پارەی پێویستیان لە بەردەستانەوێ بە ڕۆژێکیاوە 29 ساڵ حکومڕانی لەم وڵاتەیە کێ حکومڕان بووە هەر ئەوان نەبوون نەک مەسەلە موچە حکوومەتی هەرێم پابەندی هیچ بەڵێنەکانی نییە ئەو با بڵێن ئەو تەنگ و چەڵەمەی یاخود لە ئەو فەسادانەی کە هەیە لە باشووری کوردستانە ئەوەی کە حکوومەتی هەرێم بەرپایەکە لە هەموو شێوەکانی زڵم و زۆرداری و یاخود هەموو شێوەکانی نادیموکراسیت کە بەرپایەکە موچە بەشێکە لەوە یعنی ئێمە زۆر جار ئەڵێن ئەو بابەتانەی کە هەیە تەنها لە موچەیە چڕی بکەینەوە نەخێوانە موچە با بڵێن داردەستێکە بەدەستی ڕژێمە یاخود بەدەستی ئەتوانین بڵێن ڕژێمیش چونکە لەبەرەوە بەڕاستی ئێستا وای لێ هاتووە تاک حزبی پێیا بووە حزبێکە کە سەروەری هەموو باشووری کوردستانش لەدا بۆیە موچە بەشێکە لە هەموو گەندەڵەکانی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپایەکە هیچ کاتێک پێیوەست نەبووە بە بەڵێنەکانی نەک بە سێمانگ تەنانەت ئەوە مانگی پێنجە موچەی مانگی یەک دابش نەکراوە جگەلەوەی کە ببوورە جگەلەوەی کە موچەی تقریبا پاشەکەوتی موچەی ئەو هەموو چەند ساڵی کە پێشتریش هەیە ئەمە تەنها لە موچەیە کۆ نابێتەوە تۆ سەیریکە لەم مانگەیە تەنانەت بژێوی خەڵکی بە تایبەتی بە تەواوەتی پەک خستووە ڕاستە کەرەنتینە خەڵک هەموو میلەت پابەندی ڕێنمایەکانی تەندروستی و پابەندی با بڵێن ڕێنمایەکانی حکوومەتی هەرێم بوو بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم هیچ کاتێ پابەندی نەبەڵێنەکانی خۆیەتی نەپابەندی موچەی خەڵکە وەک هەموو کەسی ئاگادارە ئەمە شتێکە ڕوونە و بەڵگەنەویستە لە وەتەی ئەم بارودۆخە تێک چووە ئەتوانم بڵێم لە 2013وانەوە بەزەقی سەرجەم بەڵێنەکانیان تەنها بناغەیەکی فشەڵ و بناغەیەکی لەرزۆکی هەبوو هەر سەرجەم بەڵێنەکانیان نەگەرەوە بەڵێنانەی لەبارەی موچە و لەبارەی مەوعیدی موچە و لەبارەی موچەی فەرمانبەران کە جزئێکی کەمی مەئاساتی ئەم وڵاتەیە سەرجەم بەڵێنەکانیان فشە بوون سەرجەم بەڵێنەکانیان درۆ بوون ئەسڵان هەموو کەسی ئەزانێ خۆشیان باش ئەزانن کە تەنها خەڵک فریوەیەن و خەڵکیش باش ئەزانێ ئەوان قسەکانیان تەنها لەسەر ئەساسی فریودانی خەڵکە خەڵک ئازارێکی هەیە ئەمان مەساڵحی خۆیان هەیە
کۆزانی حکوومەتی هەرێم زوو لە ڕێگەی وەزیرەکانیەوە باسی لەوە کرد کە 30 ڕۆژارێک موچە دابەشەکە تا چەند خاوەنی ئەم بەڵێنە بوو کە خۆیان بەڵێنیانەدا بەڕێزم حکوومەت تا ئێستا هیچ ینی بەسەراحەت بەڵێنی نێ ئەو بەڵێنانی کە ئەیە هیچی ناباتە سەر ئەو ئەڵێ 30 ڕۆژارێ ئەو 45 ڕۆژ زیاترە جار تەندروستی وەری نەگرتووە جاوەرە پێشمەرگە وەرە هێزی هەفتاوەشتا مامەسانن لە 60 شەترازێ هیچ کاتێ خاوەنی بەڵێن نەبووم حکوومەتە با پێ بڵێم شتێک کە پێی نەکرا بۆچی بەڵێنیشیەدا ینی بۆچی واز لە دەسەڵاتی ناین لە کاتێکە سیستەمەکان پێ بەڕێوە نابرێت کە شتێکی سەرەتاییە موچە بەڕێزیان یەکێک بەڵێنەیە کە بیباتە سەر ئەم حکوومەتە هیچ بەڵێنێکی ڕاز نییە هیچ ڕاز نییە کە بەڵێن کێ بەڵێنەیە بەسەراحەت ینی ئێمە بە هەموو شوێ بێ ئومێد بووین گاڵتم بە شتێکێت حکوومەت بە کێڵن حکوومەت یعنی حکوومەت ئەوەیە خێر خەڵک بیکە کۆمەکی خەڵگەر خەڵک بیکە نەخۆشخانە خەڵک دروستیکە دا و دەرمان هەر خەڵک پێیەکە یعنی ئەمە حکوومەت کۆ من ئەسڵەن باوەڕ بە حکوومەت هەر نییە پێت وایە شتێک بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هیچ بوونی نییە ئێستا وەزارەتی دارایی گوناح پێڵم وەزارەتی دارایی حەقە پێی بڵێن نووسنگی حەواڵە نووسنگی حەواڵەیە پارەکە لە بەغایە دەمدا بەشەکە تۆی ژەتوانی من ژەتوان بیت لەبەرەوەی وەکو حکوومەت گەندەڵە وەکو حکوومەت خاوەن بەڵێنی نییە وەکو حکوومەتەکەمان هەر حکوومەت نییە میلەتەکەش بەڕاستی ئیتر نازانم ئایا ئەمە ئەوەیە کە هیلاک بووە یا ئەوەیە کە ئیتر ئەمەنە حسابی بۆ نەکراوە هیچ هەڵوێستێکی وای نییە یعنی معقولە لە پێناو مافی خۆتە ئەگەر بەس حەش بگرین واز لە تەربیە بێنە واز لە هەمووی بێنە ئەوە ئێستا ئەمەنە کەس لێرە مافی خۆی بکات داوای مافەکی بکات یا ئەوە زۆر زیاتر لەوە وایە وڵا ئەوە پێویستی بە شاهیدان نییە کە بە دڵنیاییەوە ئەوان وەفادار نەبوون بەو بەڵێنەی کە دایانە بە خەڵک و هەر لە بناغەشەوە وەکو بەڵێنێک نەیانداوە کە جێبەجێ بکەن لە بناغەوە بۆ فریودانی خەڵک بۆ لە خشتەبردننی خەڵک بۆ چاوبەستی لە خەڵک قسانیان کردووە هەر لە بیدایەتەوە ڕەنگە زۆر کەسی ڕۆشنبیر هەبوو بێت کە دڵنیا بوو لەوەی ئەوەستە و بەڵێنانیان بۆ جێبەجێ نابێت لەبەرەوەی جێبەجێنەکردنی بەڵێنەکانیان یان نەدانی یا باڵین زەوتکردنی مافەکانی خەڵک لە پێشتریژدار لەسەر بنەمایەوە نەبوو کە ئەمانە خاوەنی ئیمکانات نین خاوەنی داهات نین دەستیان کورتە و ناتوانن پێویستیەکانی ژیانی خەڵک دابین بکەن ئەمە سیاسەتێکی پلان بۆ داڕێژراوە سیاسەتێکە کە ئەم دەسەڵاتە بە بەرنامە و وشیارانە دەوێت خەڵک برسی بکە خەڵک بێکار بکە خەڵک دەستەمۆ بکە نەخێر بە دڵنیاییەوە هیچ خاوەنی بەڵێنی خۆی نەبووم حکوومەتە من وەکو کارمەندێکی تەندروستی هاتوومەتە ئێرە ئیستا لە تەندروستی بەڵێ بەڵێ من ئیستا لە ئەستای دەوامە هاتووم ڕخسەتم وەرگرتووە هاتووم کە بوونی خۆم بسەلمێنم کە مافم خوراوە وەکو موچە لە کاتی خۆیان بە هیچ چین و توێژێ نادرێت پێتان وایە موچە هەبێت پارەی بەشی موچە بێت بەڵام دابەشی نەکەن بە ئەکید هەیە پارەی ئەو نەوتە چی لێ هاتووە بۆ کوێ ئەبەن ئەیەن بە دوژمنانی کورد بۆ داگیرکردنی خاکەکەمان بۆ کێ بەنەم پارەیە حکوومەت تا چەند خاوەنی ئەو بەڵێنە بوو کەوتی 30 ڕۆژارێ موچە دابش جا حکوومەت خاوەنی چ بەڵێنێک هیچ کاتێ خاوەنی بەڵێن نەبووم حکوومەتە سەرجەم بەڵێنەکانیان درۆ بوون نەک مەسەلە موچە حکوومەتی هەرێم پابەندی هیچ بەڵێنەکانی نییە حکوومەت و پەرلەمانم بۆ چییە بەرگەی یەک مانگ قەیران نەگرێت وەزارەتی دارایی گوناح پێڵم وەزارەتی دارایی حەقە پێی بڵێن نووسنگی حەواڵە ئێوە پێتان وایە کە پارەی پێویست هەیە بۆ موچە بەڵام دابش نەکرێت حکوومەت ئێستا بیانی وەوە هێنێتەوە کە ئابووری و دارایوەکو پێویست نییە نرخی نەوت بە تەواوەتی دابەزیوە ئەم بیانوانە هێنێتەوە ئێوە پێتان وایە پارەی بەشی موچە بێت بەڵام دابەشی نەکەن باشە ئەی کاتێک نەوت $128 بوو کە کاتێک $180 بوو کە کاتێک $150 بوو ئەی ئەو پارانە هەمووی بۆ چۆچوو حەزەکەم یەک شتێک بڵێم لێرەوە یەک پەیامێک بدەم لێرەوە ئەو موچەی ئەو پارەی کە موچەی ئەو خەڵکەیە پارەی ئەو خەڵکەیە حکوومەتی هەرێم کە تاک حزبی ئێستاکە بەڕێوەی ئەبە هەمووی ئەچێ بۆ تورکیا لە جیاتی ئەوەی کە لەگەڵ تورکیا ڕێبکەوێ با بچێ لەگەڵ بەغدایە ڕێبکەوێ ئێستاکە دیسانەوە بڕیارێک دەرچووە لە بەغداوە کە ئەڵێ ئێمە مادام 250,000 بەرمیلەکە ڕادەست
ناکەنەوە ئێمە موچەی با بڵێن هەرێمی کوردستان ئەبڕین کەواتە باشە بۆچی ناچێت لەگەڵ حکوومەتی عێراقیە کە ئێمە بەشێکی لە حکوومەتی عێراقیە کە بتوانین لەوێنەیە هەموو کێشەکانمان چارەسەکەین بۆ لەگەڵ تورکیا چارەسەرێک لە ڕاستی منیسە پەرلەمانتار نیم ئەگەر پەرلەمانتار بوومە لەم خولە ئەڵبەتام زانین چۆن مامەڵاکەم بەس بەداخەوە ئەم خولەی ئێستا یەکێکە لە بابڕێن خراپترین و لاوااسترین خولەکان زۆر بێدەسەڵاتن لە چاو دەسەڵاتی جێبەجێکردنا بە هیچ جۆرە نەیانتوانیوە ئەرچی خۆیان ڕاپەڕێنن بەپێی زانیارەکانی من بەڵێ داهات هەیە لە هەرێمی کوردستانە ڕاستە چەند ڕۆژێکە نرخی نەوت دابەزیوە لە جیهانە بەڵام ئەمانە بە عەقدی پێشوەختە نەوتیان فرۆشتووە واتە گرێبەستی فرۆشتنی نەوت هی ئەمڕۆ نییە لە ماوەی 12 ساعت پێش ئێستا کرابێ گرێبەستی فرۆشتنی نەوت هی ڕەنگە ساڵە 2 ساڵ پێش ئێستا بێ بۆ دوایەوە هەرێمی کوردستان خۆ هەر نەوت نییە من دڵنیام وەکو چۆن داعش لە ڕووی ئابووریەوە خێری هەبوو بۆ پارتی و یەکێتی ڕاستە کوڕی خەڵک شەهید بوو من لێرە درود بۆ ڕۆحی پاشی شەهیدەکانی داعشە نێرم دڵنیام کۆرۆناش ئیسیفادەی هەبووە بۆ ئەم دەسەڵاتی لە هەرێمی کوردستانایە سەر و 20 ملیار دینار خێرخوازان خسویانتە سەر ئەو دوو ڕقم حسابیەی کە کراوەتەوە و من دڵنیام حکومەتی خۆجێیی من ئاگادارم لە سلێمانی بەشی هەرە زۆری حکومەتی خۆجێیی بە دامی کۆمەڵی خەڵکی سلێمانی و بە جوودی ڕئیسی وحدەی ئیداری سلێمانی بەڕێوە براوە و معاشەوە 2 مانگ جارێک ئەدرێ باشە نەسری دەواییر و ئەوانە نەماوە هەموو دەواییر وەستاوە یعنی ئەوەی ئێستا لە ئەرکایە هێزە ئەمنیەکانن زایدەن تەندروستی شوێتر لە ئەرکایە هەموو دەوایرەکانی تر وەستاوە بۆیە وەکو چۆن داعش دیسانێڵێمەوە وەکو چۆن داعش دەڕووی پارەوە خێر و بەرەکەوت بوو بۆ پارتی و یەکێتی و عایلەی تاڵەبانی و بەرزانی و کۆمەڵە چەتەی ناو ئەو دوو حیزبە دڵنیام کۆرۆناش ئاوا پارەی بۆ پیا کردوون بەڵام کە نایدەن هەڵبەتە بۆیان نەچێتە سەر لێرەوە من ڕەخنەیەک و گلەیەکی جدی لە خەڵکی سەرتاسەری هەرێمی کوردستانەکەم لە زاخۆوە بۆ گەرمیان ناکرێ ئیتر ئەم بێدەنگیە قبول کردێ وەڵ ڕاستیە ئەم ڕێژەیە دەسەڵات با بڵین دڵخۆشەکە یعنی ئەمەی کە ئێستا ئەوانەی بینن لە شاشەکانەوە پاڵی لێ ئێنەوەڵەن کەواتەی تر ئێمە بۆچی لە ئاستی مەطلوبە ژیانی خەڵک دابینکەین و دیسانێڵێمەوە هەر حکوومەتێ هەر دەسەڵاتێ نەتوانێ بژێوی خزمەتگوزاری ئەمنیەتی هاوڵاتیان دابینکە ئەوە حەسحەسی شەوە حکومەت نییە بەڵێ من پێم وایە بەقەر گەڵای درەختەکانی کوردستان دەفتەرە دۆلار لە کوردستان هەیە چونکە ئەوە 30 دانە ساڵە ئەم بەڕێزانە هەموو داهاتی سەرزەوی و ژێرزەوینی کوردستان کۆ ئەکەنەوە و مۆڵی ئەکەن و لە خەڵکی دەشارنەوە بۆچی دابەشی ناکەن لەبەرەوە ئەوەی ئەمانە خۆیان هەر بۆ ئەوە هاتوون بەڕاستی کە کۆمەڵی بازرگانی سیاسین ئەمانە نوێنەری خەڵک نین تا بیر لە ژیان و گوزەرانی خەڵک بکەنەوە تا لە نەهامەتیەکانی خەڵکە بەرەو پیریان بڕۆن چارەسەری کێشە و کەم و کوڕەکانیان بۆ بکەن بۆ خۆیان بازرگانن ئیتر ئەمە بازرگانیەکە و دەیکەن بەڵێ پارەیەکی زۆر هەیە تەرخانیەکەن بۆ بژێوی خۆیان و بۆ ڕفاهیەتی خۆیان هەر مەسئولێک ئەبینی بە دەیان و بە سەدان سیارەی بەرز و حیمایەی زۆر و بندیوار و من برادر خۆم هەیە پێشمەرگە بۆ بەڵام ئێستا 2 ڕاتب 3 ڕاتبی هەیە 3 ڕاتبی خانە نشین وەرەگرێ ڕاتبی کۆمیتە وەرەگرێ ڕاتبی زیندانی سیاسیش وەرەگرێ لە هەمان کاتە بەڵام ئێستا کێشەیەکی زۆر گەورە هەیە بەڵام ئەم خەڵکە نازانم خەوتووە نازانم دەرمانی بێهۆشکەریان لێداوە ئەوە تا ئێستا کێشەیەکی زۆر گەورە هەیە بۆ داگیرکردنی کوردستان باشووری کوردستان لەلایەن چەتەکانی تورکیاوە هێزێکی زۆریان هێناوە بۆ زوونی وەرتێ ئەمە بە پلانی ئەوەی گوایە کۆرۆنا هەیە هیچ کاتێ لەو منتقەیە نە کۆرۆنا هەیە نەش بازگە هەبووە بەڵێ هەیە تەشید هەیە لەبەرەوەی کە حکوومەت داهاتی ناخۆی هەیە گومرگەکانی هەیە ئەو بڕەموچەیەکە لە بەغاوە بۆی دێ ینی زایدەن ئەو نەوتێکە لە ناوخۆیان دەیفرۆشێتەوە بە هاوڵاتیانی خۆی لەبەرەوەمە هەنی دابینی ئەوە کە موچەی کارمەندانی پێ با بەڵام لەبەرەوەی کە خەڵکانێکی زۆری هەیە بە بندیوار تاعینی کردوون ینی ئەوەندەی کە کارمەندی فعلی هەیە ئەوەندەی کە بندیواری هەبێ لەبەرەوە موچە باش ناکە بۆ شێوەیە مامۆستایان و فەرمانبەران داوایەوەکەن کە بەڵێنێک کە خودی وەزیرەکان و تەبێژی حکوومەت بە خەڵکیان داوە ئەو بەڵێنانی خۆیان ببنە سەر یاخود ئەوەی کە گوتیان 30 ڕۆژارێ موچە دابەشەکەین ئەو بەڵێنە ببەنە سەر لەبەرەوەی
ئەمان داوای شتێکی زیادە ناکەن داوای شتێک ناکەن لە توانای حکوومەت نەبێت موچەیەکی سادە و ساکار کە مافێکی سەرەتایی فەرمانبەرانە لە حەقی ئەوەی کە دەوامەکەن و خزمەتێکن لە کەرتێکە داوایەواکەن ئێمە بەردەوامە بین بەڵامەتێنی لای ناو بڕێک و ئەگەڕێنەوە. لە دوای ناوڕەکەەوە سڵاوتان لێبێ ئێمە دەمانەوێت مامۆستایان و فەرمانبەران کاتونە سەر شەقام بدوێنین بزانین لەسەر خۆ پیشاندانەکانی خۆیان داوای چی خاڵێکەکەن داوای چی شتێک لە حکوومەت و لایەنی پەیوەندیدارەکەن کە بۆیان جێبەجێ بکە پێت وایە کە پارەی پێویستی موچە لە وڵاتە هەبێ بەڵام بە ئەنقەزدا بەشینەکەن بەسەر موچە خۆراندا لە دڵنیاییەوە لەبەرەوەی حکوومەت هەندێک شت ئەکات ئەمانە بەڵگەی ئەوەن کە پارە هەن و بە مەبەست نایەن بە موچە خۆران و بە هەوڵاتیانی خوان بۆ نمونە سەرۆکی حکوومەت سارە ئەکڕێ بۆ وەزیرەکانی یا بۆ نمونە بۆ پۆلیسەکانی هەولێر کە ئەمە هیچ کێشەمان نییە ئەگەر ئەوان بە یەکسانی و بە یەک چاوسێری هاوڵاتیان و هاونیشتیمانیان بکەن لە کوردستانە چەنەها شتی تر کە بە گەندەڵی ئەکرێ ئەی سلمێنە کە پارە هەیە بەس تەنها بیانووە ئەجینا موچە بە کاملی دێ لە بەغداوە دیارە 692,000 فەرمانبەر هەیە بەڵام لە کوردستانە نازام سەر و ملیۆنیشە دیارە ئەو موچەی کە دەدرێت حتمما بەش ناکا بە تاکید چکار بووە بە دووقات لێرە ئەجینا ئەو موچەی کە بەغدا دەینێرێ بە تەواوەتی بەشی فەرمانبەرانەکە و ئەگەردا بەش بکرێ بە عەدالەت ئەو ڕێزە زۆرەی دامەزراندنی بندیوارە کە وای کردو ئێستا موچە بەشی ئەو هەموو فەرمانبەرن بەتاکید بندیوارێکی زۆر هەیە بەداخەوە مانگانە هەر هەیەە سەیری تەلەڤیزیۆنەکە مانچی ملیۆنێک گۆرەگرێ بەڵام فەرمانبەری ئەسڵی و حەقیقی بێبەش بووە دیارە ئەوان بوونەتە هۆکار بەدڵنیا پێشتر هەبووە ئێستاش هەیە ئێمە هەر لە ماوەی ئەم چەند ساڵەدا لە 2014 بەدواوە کە قەیرانی ئابووری هەیە ڕۆژانە لە پەنا دەستمان بەبەرچاومانەوە تەلاری دەسەڵاتدارەکان و تەلاری سەرمایهدار و خاوەن ئیمکاناتەکان بەرز دەبێتەوە زیاد دەکا لە 2014 تا ئێستا کە ئەزمەی ئابووری و دارایی ناسراوە یا بە بیان و ئەزمەی دارایی و ئابووریەوە بەشێکی زۆر لە داخوازیەکانی خەڵکیان زەوت کردووە بەبەرچاومانەوە بەشێک لە خەڵک قازانجی کردووە بەشێک لە خەڵک داهاتەکەی زیادی کردووە ئەم دەسەڵاتە ئیمکاناتی زیادی کردووە هەلهاویشتنی بۆ دەوروبەر زیادی کردووە ینی بە بڕای من ئەوان بە هیچ شێوەیەک وەفادار نەبوون بە قسەکانیان بە بەڵێنەکانیان و بەڵێنەکانیشان لە بناغەوە بۆ فریودانە بۆیە خەڵکی کوردستان نابێ بەم فریوانە ڕازی بێ نابێ بەم بەڵێنانە ڕازی بێ و خەڵک دەبێ بیرێکی جددیتر لە داهاتووی خۆی بکاتەوە لە ژیانی خۆی بکاتەوە و بە تایبەتی ئێمە لە ماوەی ئەم چەند مانگەدا خەڵکی کوردستان و دەسەڵاتی هەرێمی کوردستانیش بە دوو ئاڕاستەی جیاواز دۆخەکان خراپ بووە دەسەڵات ستەمکاری و چەسانەوەی زیاد کردووە خەڵکیش ستەم لێکردنی زیاد بووە ئەمە بە بڕای من خەڵک ئەبێ ئەمە پێچەوانە بکاتەوە خەڵک ئەبێ زیاتر هێرشەکانی بۆ سەر ئەم دەسەڵاتە پەرە پێ بدا بەڕێز ئەم قەیرانە هەیە ئێمە ناڵێن نییە ئەی باشە حکوومەت ئەبێ ئیشەوە بێت لە کاتی پێویستە ئەبێم ڕۆژانەی لە بیر بێت کاتێکە قەیرانی دارایی نەبووە پێشتر بۆ خۆیان فێلا و نازانم خان و کۆمپانیا و ئەمانیان هەیە ئەی بۆچی خۆیان بوون بە خاوەنی هەموو شتێک بەڵام بۆچی حکوومەتەکەیان خاوەنی شتێک نەبێت پێت وایە لە ئێستاە پارەی بەشی موچە هەبێت بەڵام دابەشی نەکە هەمیشە هەبووە بەڵام خەتاکە خەتای حکومەت نییە خەتای من و تۆ ئەو خەڵکەیە ئەم خەڵکە ئەوەی سا گەرە سیرکەی بە هەمووی 100 کەس 200 کەسی لێیە ئایا ئەم 100 کەس 200 کەسە مافی بەرخوراوە ها خاوەندوکان هاتە سەرجادە هەفتەی پێشوو لە بەردەم قایمقامەی دەگریا کوە ئەی بۆ ئازای بگریت ئێستا لەکوێیت کەواتە خەتای خۆمانەوەمان لێ کردووە بێ بشی چێژین بەڵێ زۆر هەیە ئەوتا لە بانکانی ئەوروپا پڕە لە ئەمریکا پڕە لە دووبەی پڕە ئەم پارەیە وڵاتیانم بردە تو باس چیەکەی وڵات هەیە بەڵام براوەتە دەر هەمووی براوەتە دەرەوە با هەر بیکەن بە خێرێ وەکو خێرە حسابیکەن بڵێ کاکە گیان وەکو خێرێ ئەوم لەلایەن خۆمەوە هەزارها مەسوول بە ملیار دۆلاری لە بانکانی جیهانە داناوە با فریای شعبەکەی کێ وا شعبەکەی مرد
ئەی چۆن بڵا بڕێ بە دڵنیاییەوە پێمان وایەکە هەیە و ئێوە ئەبێ وەکو ڕاگەیان کار باشەوە بزان بۆ نمونە چاو پێکەوتن لەگەڵ پەرلەمانتارێکی بەڕێزەکەم بۆ نمونە هاوڵاتیەک ئاگای لە بابەتەکان نییە بە وردی پەرلەمانتارێکی بەڕێز کە خۆی کەسێکە حەسانەی هەیە کەسێکە معلوماتی وردی هەیە لەبارەی مەسئولین لەبارەی جمگەکانی دەسەڵات کابرا هاتووە هەر لەم تەلەڤیزیۆنەی جەنابتانەوە ئەڵێژ لە ژێرزەمینەکانیانە ژێرزەمینە دۆلاریان هەیە ژێرزەمینە دۆلار لە باوکیانە بۆیان ماوەتەوە ئەی مەگەر هی ئەمە نییە مەگەر هی خێروبێریە وڵاتە نییە بە دڵنیاییەوە هەیە بەڵام ئەمان لە خۆیان نابورن تەنها چەند مانگێکەوەی پێی ئەڵێن قەیران خۆیان چەند مانگی ئەم قەیرانە تێپەڕە هەر لە بەرەوەی چاوی فۆکەسی ئەم کابێرانەی خۆتان لەسەر ئەوان نەمێنێ ئەوان لە خۆیان نابورن لە مەساڵحی خۆیان نابورن ئێمە وەکو میلەت من وەکو مامۆستای قساکەم بە ناوی هەموو مامۆستایانەوە و وەکو باوکی قساکەم وەکو هاوڵاتی قساکەم دڵنیام لەوەی زۆر زیاتر لە موچە و لە تەواوکردنی پرۆژەکان و لە خەدەمات پارەی باش و مفت و خەزنکراو لەم وڵاتە هەیە لە ژێرزەمینی شخصی خۆیانە لە بانکە شخصیەکانیانە کە هەر لەقیان لەم بەرخۆتانەوە هەیە ئەگەر تەسووریان بکەن کە هەر یەکەیان بانقی خۆی هەیە بە دڵنیاییەوە هەیە زۆر بەزیایی شۆپارە هەیە زۆر بەزیا هەر یەکە تۆزە لەوەی کە بۆ مناڵەکەی دابین کردووە کە تا حەو مناڵی کەشیان بێ مناڵەکانیان هەر ئەتوانن بەڕێوە بچن هەر هیچ نەبێ کەمێکی بن بە مناڵەکانی ئێمەش هەرەوە نەمانەوێت حکومەت تا چەند خاوەنی ئەو بەڵێ نەبوو کەوتی سی ڕۆژارێ موچەدا بوو جا حکومەت خاوەنی چ بەڵێنێک هیچ کاتێ خاوەنی بەڵێن نەبووم حکومەتە سەرجەم بەڵێنەکانیان درۆ بوون نەک مەسەلە موچە حکوومەتی هەرێم پابەندی هیچ بەڵێنەکانی نییە حکوومەت و پەرلەمانم بۆ چییە بەرگەی یەک مانگ قەیران نەگرێت وەزارەتی دارایی گوناح پێڵە وەزارەتی دارایی حەقە پێی بڵێن نووسنگی حەواڵە داواکاریتان چیە لە ئێستاە چی داواکەن لە لایەنی پەیوەندیدا داواکاری ئێمە بەڕاستی گەڕانەوەی نیشتیمانە سەرەتا چونکە ئێمە نیشتیمانمان فرۆشراوە دەبینین ئەوەندەی هێزی داگیرکەر سەربازگەکانی داگیرکەرانی کوردستان لە سەر خاچی نیشتیمان بوونیان هەیە ئەمە ئازارێکی گەورەیە لەسەر دڵی ئازادی خوازان لەگەڵ ئەوەشە برسیکردنی خەڵک کۆمەڵێکی شەیتری بە دوای خۆی داهێناوە وای کردووە کە بەشێکی زۆری ئەم کۆمەلگایی دەستەمۆ کردووە ئەمڕۆ کاتی ئەوەیە کە ئیتر ئازادی خوازان دەبێت لە پاڵ داواکردنی داخوازیە ڕەوا و پێویستی و سەرەتاییەکانی خۆیانە داوای نیشتیمانەکەیان بکەنەوە داواکاریم ئەوەیە ئەو پارە زۆرەی کەوا هەیە و قۆرخ کراوە و نێردراوەتە دەرەوەی وڵات و ئێستا ئەڵێن پارە نییە بە بەردەوامی نەوت ئەڕوات بە بەردەوامی نەوت ئەفرۆشرێ نەوت ئەگەر بدرێتە $10 بەشی ئەوە کا بژێوی باشووری کوردستانی پێ بڕێوە ببرێت ئێستا ئێوە بەڕوونی داواکاریتان چێت چ شتێک داواکەن و بۆ چ شتێک هاتوون سەر شەقامەکە ئەوەی خۆمان مافی موچەی ڕەنجەشانی خۆمان کە کارەکەین مافێکی سەرەتایی خۆمان ینی داوای ئەوواکەین داواکاری خەڵک زۆر وازەحە ینی شتێک نییە بوترێت حکومت لێ تێبگا خەڵک داوای ژیانەکە خەڵک داوای بەسیترین مافی سەرەتایی خۆی ئەکاکە موچەیە کە ژیانە و هیچی تر ینی خەڵک لەمە زیاتری داوا نەکردووە کە حکومت وای دابین ناکە داوامانەوەیە کە موچە لە کاتی خۆیان بدرێ ئەو بەڵێنانەی کە دایان پاشەکەوتی موچە وتیان دینارێکی فەرمانبەران نافەوتێ بەڵام بەداخەوە خاوەنی ئەو بەڵێنەی خۆیان نەبوون بگرە خراپتریش بوو سەرەتاییترین مافەکە ئێمە داوایەکەی داواکاریتان چییە بۆ چ شتێک هاتوونە سەر شەقام چ شتێک داواکە ئێستا وەکو فەرمانبەرێک وەکو هاوڵاتیەک وەکو کەسێک کە هەست بە بەرپرسیاری یەکەم هاتوون بەوەی کە فشارێک لەسەر ئەم دەسەڵاتەدا بنین کە مافەکانی خەڵک ئەو مافەزەوت کراوانی کە خەڵک هەیەی بیژێڕێتەوە و بیر لە ژیانی خەڵک بکاتەوە ژیانی خەڵک بە ئاراستەیەکی زۆر خراپ بووە یعنی ئەگەر دۆخەکە بەم ئاقارە بڕوا ڕەنگە کارەساتی کۆمەڵایەتی و ئابووری گەورەی لێ بکەوێتەوە کە ئەمە بۆ هەمومان زەرەرا و بەڕاستی بۆ ئەوە شاتوون کە خەڵک ئەبێ بیر لە هاتنە سەرجادە بکاتەوە لەم ڕێگای زیاتر شتێککە نییە
مەسلەیەکە یاڵێ لەیسە ئینسانی ئیلا ما سعى هیچ شتێککە نێ بەغیرەوەی تێبکۆشین بەغیرەوەی هەوڵ بدەین ئەم دەسەڵاتە بارحاڵ لە شوێنێک هەر شوێنێکەوە هاتی بێ من قەنعەتم وایە ئینسان ئەبێ هەوڵ بدا تێبکۆشێ و بە مافەکانی خۆی ماندوو ببێ و چاوی لە بەڵێن و وعدی بێبناغە و فریودەرانە نەبێت. ئێمە داوایەوەمان ئێمە وەکو من وەکو خۆ مامۆستای هاتم داوای موچی خۆمەکەم و مانگی پێنج ژات هەتا ئەم دقەیە موچێ مانگی یەک نییە لە چ شوێنێکی ئەم سەرزەویەیە موچێ مانگی یەک نەدراوە. باشە داواکاری ئێمە هەموو گەندەڵەکان بەڕاستی ئیتر هەموو گەندەڵەکان تەواو چاکسازی لە خۆیان بکە بۆ ئەوەی بەڕاستی تووڕێی خەڵک لەوە زیاتر نەبێتەوە چونکە کە تووڕێی گەیشتە ئاستێک هیچ هێزێک ناتوانێت بەربەستی بێتەوە بۆیە هەم بژێوی خەڵکی هەم موچەی خەڵکی هەم چاکسازیەکانی خۆی هەم لە ناو پەرلەمانە هەم لە ناو حکومەتە ئەنجام بدات بۆ ئەوەی جارێکی تر چونکە ئەمانە هەمووی بە خوێنی شەهیدان هەندێک جار هەیە هەڕەشەی ئەوە ئەکا کە ئەڵێ با بڵێن ئەم مەستاتوەیە کە ئێمە هەمانە لە باشووری کوردستانە لە ناو نەچێ بەڵام ئەو خۆی لە ناوی ئەبا ڕاستەکە بە هەموو چاکسازیەکانی بکە بۆ ئەوەی ملەتیش بتوانێت بە شێوازێکی ڕێکوپێک ژیانی بەڕێوە بێت. ئێوە داواکاریتان چییە لەلایەنی پەروەردگار؟ داواکاری ئێمە وەیە وەکو بژێوی ژیان وەکو موچە هەموو چین و توێژێک مافی خۆی پێ بدرێت. وڵی داواکاری ئەمە جا داواکاری ئەمە زۆر شتە پاشەکەوت لای حکومەتە پێنج مانگی ئەم ساڵ لای حکومەتە پلە بەرزکردنەوە لای حکومەتە ئەوە من کە وەکو مامۆستا و فەرمانبەر باسەکەم ئیتر ئەوەی تری کاسب ئەوە خۆی قسەی خۆی هەیە باشە جام داواکاریانە یعنی کامیان جێبەجێکە ئێستا بڵێ مانگی یەک کە بەغا ناردی و مانگی یەکەیەم و ئێسێمە کابێ ئێمە ئێستا کۆڤید 19 نهاتۆتە کوردستان زەین بۆ چکە کۆڤید 19 لە 2020 هات لە مانگی یەکەوە تۆ ئێسێمە لە 2019 لەبەرەوە کۆڤید 19 لە وڵاتە درۆیە کە بوو بە مانگی یەک ئینجا چاوەڕێکین بێت وەکو باسییانە کرد هەتا ئێستا هیچ حاڵەتێکی دابشکردنی موچە لە 2020 تۆمار نەکرا هیچ بوونی نییە ئێستا 2019 لای ئێمە شەڵا لەیەکی ئەو هەفتەی داهاتۆ سەری ساڵە جەژنی سەری ساڵەکەین داواکاری مافی خۆمانەکەین بە 6 ڕۆژ جارێ موچەمان باتێ ئەمە نیوە موچەیە ئەوەش نییە هیچ دیار نییە سواز بەخواوە عێراقیش گرتیەوە لەخوا بە زیابێ من حەزەکەم یەک دینار نەنێرێ لەبەر چی لەبەر ئەوەی کە نەینێرێ ئەمانج ناتوانانی شتێکن و تەواو کۆتایی دەسەڵاتیەت و فاشە لێن داواکاری ڕوونی ئێوە چییە ئێستا لەسەر شەقام داوای چیەکە وڵی ئێمە من وەکو خۆمەڵێم با نەڵێم ئێمە بەڕاستی من هیچ داوایەکم نییە هیچ داوایەکم نییە چونکە نازانم داوای چی بکەم ئێمە نازانین بۆ هاتوین بۆ ئێرە هاتوین هاوار پێین بڵین ئەو دەسەڵاتدارانی ئێمە بەڕێوە بە نەمافرۆشن بە وڵاتان هاتوین بڵین قوتمانە دزن شیری مناڵمان لێ زەوتەکەن هاتوین بڵێن موچەمانە دزن هاتوین بڵێن ئەمان فرۆشن بە ئێران و تورکیا هاتوین بڵێن نەوتمان هەڕاجەکەین هاتوین بڵێن 56 ساڵی داهاتووی مستەقبەلی کوڕەکانیشمان فرۆشراوە ئەبێ کوڕی کوڕەکانیشمان قەرز بنەوە وەڵام من هیچ داوایەکم نییە هیچ داوایەکم نییە و تەنها هاتووم لێرە بە بێدەنگی هاوارەکەم من وەکو کارمەندێکی تەندروستی کە هاتوومە تێرە من داوای ئەو کەمترین شتەکەم کە حەقی خۆمە کە موچەکەمە کە حەقی مناڵەکانمە کە حەقی ئەوەیە منیش مناڵەکانم وەکو هەر مناڵێکی بەرپرسەکان پێی بژیت وەکوانیش نا لە سایەکی ئەوانمانەوێ ئێمە خۆمان کرێچین هەموو نیوەی کارمەند کرێچیە نیوەی زۆرینەی کرێچیە زۆرینەی پارەی پێ نییە باشە ئەو بە 45 ڕۆژ جارێ بە 50 ڕۆژ جارێ پارەیە ئەی کرێخانوو ئەی پارەی مناڵ ئەی مەعیشەتی ماڵ ئەمانە چی خۆیان واژین خۆیان وا بەڕێوە ئەچن ئەو نەوتەکەی کە ئەی فرۆشی ئەڵێ بەشم ناکات ئایا ئەوە نێ بەشی ناکە مناڵی هەر یەکێکیان 6 وەرەقە و 7 وەرەقەی بۆ ئەیرێ لە خوێندنگە ئەهلیەکانە ئەوەی کە بینیتان بەشێک بوون لە مامۆستایان و فەرمانبەرانی سەرجەم وەزارەتەکان کە هاتوون لە سەر شەقام داوای مافێکی سەرەتایی خۆیانەکەن کە موچەکانیانە ئەوان باسییان لەوە کرد کە ئەگەر نەیانتوانی 30 ڕۆژارێ موچە دابش بن ئەی بۆچی زوو بەڵێنیان بە فەرمانبەران و مامۆستایانەدا کە موچە 30 ڕۆژارێ دابشەکرێ و دوا ناکەوێت ئەوان پێیان وایە کە پارەیەکی زۆر هەیە و بەشی موچە و زیاتریش دەکات بەڵام ئەو بەرپرسانی کە دەسەڵاتی سیاسی وڵاتیان بەدەستەوەیە نایانوێ موچەی فەرمانبەران دابش بکەن بۆیە داواکار بوون لایەنی پەیوەندیدار بێتە سەر شەقام
و لەگەڵیان کێشە و گرفتەکانیان بۆ هەڵبکە بتوانن مافی سەرەتایی خۆیان کە موچەکانیانە موچیان پێ بدەن ئەگەر وانە بێ ئەمان بەردەوامە بن لە خۆپشاندان و بازنەی خۆپشاندانەکانیشیان فراوانەکەن پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم.